بنای خوای گەورە میهرەبان، خوای گەورە تەعات و عیبادەتی مولایەکمان قبول بکاتن. ئەمە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرخوازان ئەمڕۆستان بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمانەوە. لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین، خوای گەورە پاداشتیان داتەوە و خوای گەورە بەرەکەت بێخیتە سەرومارێن ئینشاءالله. و لێرەوە داوان لێ یەکەین بەردەوامن لەو ڕۆژانەیان لۆی بتوانین خەرچی فەقیر و هەژار بەسەر بکەینەوە. ئەمڕۆژ بە هاوکاری خێرخوازان بڕی 150 سەبەتەی خۆراکمان دابین کرد و دابەشمان کرد بەسەر خەرچی دەڤەرەکەمان. و لە کۆی گشتی پرۆژەکانمان لەو چەند مانگانە توانیتمان لە کاتی کەرەنتینەوە تا ئێستا توانیتمان 685 سەبەتەی خۆراک بەسەر خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمان دابەشکەین. خوای گەورە پاداشتی خێرخوازان داتەوە و دەستخۆشیان لێکەین، خوای گەورە نمونەیان زیادکەین ئینشاءالله.